الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة السجدة قيشتنا آياتي دوازدا كلو آياتا نجدا خواهي پروردگار باسی سرنجامی کەسە بێباوڕەکان دەکات دوای مردن. ئاەتی 11 دەرسی ڕابردوو باسمان کرد کە خوای گەورە ڕوحکێشانی هەموو ئینسانەکانی سپاردووە بە مەلەکول مەوت کە مەلەکول مەوتش کۆمەڵێک فریشتەی لەبەردەستدانە. ئەو فریشتانەی دەیانێرێت ڕوحی ئینسانی ئیماندار و چاکەکار دەربێنن. عادەتەن تەوان فریشتەی نەرمونیانن لەسەر خۆن و ئەگەر کەسەکە بشیان بینێت بە شێوازێکی جوان دەیان بینێت و هیچ ترسێکی لێیان نییە، چونکە لەگەڵ ڕوح دەرهێناندا مەلائیکەتەکان قسەی خۆش و قسەی نەرم و موژدەی بەهەشت و لێخۆشبوون دەدەن بە کەسەکە کە ڕوحی دەردێنن. کەسی خراپەکار مەلائیکەتانێکی بۆ دەچن کە هیچ شەفەقەت و ڕەحم و میهرەبانیەکیان تێدا دروست نەکراوە. ڕوح دەرهێنانی کەسە کافرەکەش بە ئازار و بە ناڕەحەتی دەردێنن و کە دەریان هێنان تەبەن ڕوحەکان تەسلیم بە مەلەکول مەوت دەکرێن و دەبرێن بۆ ئاسمانەکان. لە ئاسمانەکاندا ئەوەی کە ئیماندار بێت تەبەن پێشوازی لێ دەکرێت لە ئاسمانی یەکەم دووهەم سێهەم هەتا دەگاتە عەرشی خوای پەروەردگار و ئینسانی کافر و ڕوحی ئینسانی خراپەکار هەر لە دەرگای تەبەن ئاسمانی یەکەم ڕێگای لێ دەگیرێت و بە هیچ شێوەیەکی ڕێگای پێنادرێ ببرێتە ئاسمانەکان و خوای گەورە فەرمان دەکات کە ئەو ڕوحە پیسە بخەنەوە ناو زەوی. کە تەبەن قسەی دروست و سەحیح ئەوەیە لە ژیانی بەرزەخیدا ڕوحی ئینسانی چاکەکار و ئیماندار لە ئاسمانەکانە لەژێر عەرش، بەڵام ڕوحی ئینسانی کافر لە قوڵایی زەوی لە شوێنێکی تەنگ و تەسک و ناڕەحەتدایە شوێ تەنها خوای پەروەردگار دەزانێت. کە ڕوحیانەتی ئینسانی ئیماندار لە ژیانی بەرزەخیدا لە خۆشیدایە، ڕوحیانەتی ئینسانی کافر لە ناخۆشی و لە ناڕەحەتیدایە. ئەو جار خوای گەورە باسی حاڵەتی ئینسانی بێباوەڕ دەکات لە قیامەتێ، دەفەرمێت وەلەو تەڕا ئیذ المجرمون ناکسوا رؤوسهم وەلەو تەڕا، ئەگەر تۆ بینی باتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیذ المجرمون کاتێک تاوانباران ناکسوا یعنی شۆڕی دەکەن نزمی دەکەنەوە رؤوسهم سەریان لە خەجاڵەتیان سەریان نزم دەکەنەوە سەریان شۆڕ دەکەن عند ربهم لەکن پەروەردگاریان. کارێکی زۆر سامناک و ترسناکت دەبینی. لە زمانی عەرەبیدا ئەگەر ئەداتی شەرت بەکار هات پێویستە جوابی شەرت هەبێ. وەلەو تەڕا وەسم لە تەفسیرکردنەکەیدا دەبێ ئەوەی بۆ زیادکەن. وەلەو تەڕا ئەگەر ئەتۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بینی باتن، چێت بینی بە ئیذ المجرمون کاتێک تاوانباران ناکسوا یعنی نزمی دەکەنەوە شۆڕی دەکەنەوە رؤوسهم سەریان. بۆچی سەریان نزم دەکەن؟ لەبەرەوەی خۆیان بە خەجاڵەت دەزانن، خۆیان بە تاوانبار دەزانن، ڕوویان نییە لە بەرامبەر خوای گەورەدا سەر هەڵبڕن، سەریان دادەخەن سەریان نزم دەکەنەوە. شتێکی زۆر سامناک و ترسناک و سرنجڕاکێشت دەبینی. لەو کاتەدا دەڵێن چی؟ ڕەبەنا ئەی خوایە. بەسەر شۆڕی بەسەر نزمی ناتوانن سەیری خواشکەن، سەریان نزم کردوتەوە و لە بەرامبەر خوادا ئەو قسەیە دەکەن، دەڵێن ڕەبەنا ئەی خوایە ئەبصەرنا ئێستا هەموو ئەو شتانەمان بینین کە پێشتر ئیمانمان پێ نەبوون. ئەبصەرنا یعنی هەموو ئەو شتانەمان بینین کە پێشتر ئیمانمان پێ نەبوون. دەرسی ڕابردوو گاڵتەیان بە زیندوو بوونەوەی دەکرد، دەیان گوت ئەئیذا ضەلەلنا فی الأرض ئەئینا لەفی خەڵق جەدید، دەیان گوت ئێمە کاتێک لەناو زەویدا بزر بووینەوە بەخۆڵ جارێکی کە زیندوو دەبینەوە، بەڵام کە زیندوو دەبنەوە بە چاوی سەر و بە حەقیقی دەکەونە ناو حاڵەتەکەی، دەڵێن ڕەبەنا ئەبصەرنا خوایە ئێستا ئەوەی پێشتر باوەڕمان پێی نەبوو ئێستا بینیمان. ئەو جار وەسەمیعنا و ئەوەش کە پێشتر دەمانبیست باوەڕمان پێ نەدەکرد ئێستا بیستمان و تەواو لی تێدەگەین. فەرجیعنا خوایە بمانجێڕەوە بۆ دنیا نەعمەل صاڵحا تا ئەنجامی بدەین هەرچی کاری چاکە و کاری باشە هەیە. ئینا موقینون ئێمە ئێستا دڵنیاین کە قیامەت هەیە و کە دوا ڕۆژ هەیە و
کە لێپرسینەوە هەیە و کە سەرنجامی چاکەکار و خراپەکاری وەکو یەک نییە بەڵام خی گەورە بە قسەیان دەکا بێگومان نەخێر ئەها لە شوێنی کە دەفەرمێت کەلا ئینەها کەلیمەة هو قائلها نەخێر گەڕانەوە بۆ دنیا جارێکی دیکە بوونی نییە ئەوە تەنها قسەیە کە تەنها کەسە بێ باوەڕەکان و خراپەکارەکان دەیکەن و کەسی خراپەکار و بێ باوەڕ خی گەورە جارێکی دیکە مۆڵەتی نادا چونکە هەموو کەسێک ها لە دنیادا خی گەورە ئەوەندە مۆڵەتی داوەتێ تەواو تەواو تێیدا ئیمتحان بکرێ ئەو کەسەی کە لە تەمەنی 6 ساڵیدا بنمونە لە تەمەنی 100 ساڵیدا هەر یەکێک لە ئێمە ئەگەر بژگەین چەندی دەژین ئەگەر هیچ نەخۆشیێکمان نەبێت ساغ و سەلامەت بین لە سەتی تێناپەڕین ئەگەر وانە ئەوانەی تەمەنیان 100 ئێستا هەرچی ڕادبێ و تەلەڤیزیۆن هێباسیان دەکات وایە تەمەنی 100 ساڵ بوو 90 ساڵ بوو ئەگەر نەخۆش نەبی هیچ مشکلە و گرفتێکرد نەبێجا دیقەت نەنێ مەبەستم کەسێک دڵنیا بێ لەوەی کە 70 ساڵی دەژێ ئیمان نهێنێ خۆ بۆ قیامەتی حازر نەکە ئەدیگەر خی گەورە پێی بڵێت 1000 ساڵی ناتبرێنم یان ئەگەر پێی وابێ ئەگەر مرد جارێکی دیکە دێتەوە دنیاە ئەوەندەی ئیمانیشیان هێناوە ئەوەندەش ئیمانی ناهێنەوە کاتی ئەوەندەی چاکەکاریشن ئەوەندەش چاکەکار نابن ئەگەر بزانن هەلی دیکە و دەرفەتی دیکە هەیە بۆیە هەموو کەسێک لە دنیادا خی گەورە بەشی ئەوەندە تەمەنی پێداوە کە هیچ حجەیەکی نەبێ هیچ بەڵگەیەکی نەبێ ئەگەر کەسێک لەو تەمەنەدا ئیمانی نەهێنابێ خی گەورە بشی هێنێتەوە دنیاە تەمەن هەر ئیمان ناهێنێ بۆیە خی گەورە مۆڵەتی هاتنەوە دنیا بە هیچ کەسێک نادات قل عفو ولو ترى ئەگەر ببینی ئەی محەممەد صلی الله عليه وسلم إذ المجرمون كاتك تاوان باران ناكسو يعني شوري دكنوا نزمي دكنوا رؤوسهم سريان عند ربهم لكن پروردگاريان شتيكي ألا بدا دبشتيكي بلين شتيكي سامناكو ترسناك دبيني ربنا كافر كان ضلين أي خوايا أبصرنا استا أويك نمان بيني بو بيني من وسمعنا أوي نمان بسبو يا استفادة من لنا كربو للدنيا دا أو استا بستمان دي فرجع نا بمان جرى وأي خوايا نعمل أنجام ددين صالحا كاري تاكا إنا موقنون إما استا دنياين كقيامة زندوبونوها هي واضحة؟ بلام طبعا أو خوزق خواستن و داوا كاريا طبعا بهيت شويكي ورناجيرتو خواهي قبرة بسريان داداتو ورطي دكاتوا أو ذا خواهد فرمي ولو شئنا أجر إيما حزمان ليبا لآتينا دماندا بكل نفس بهمو كسيك هداها رين من يكي يعني أجر إيما وستمامانا بتوبزي بزوري إيمان بسپيرين بسر خلقي دا همو خلق من والي دكر بس إيمان دار بنو كس خرابة كار نبي وايا ها خواهي قبرة حەزی لێ مەلایکەتەکانی بەبێ غەریزە دروست کردوون مەلایکەت بشیانەوە گوناهەکەن پێیان ناکرێ وایە مەخلوقاتەکانی دیکە جگە لە ئینسان و جنۆکە خی گەورە وای دروست کردوون تەنها ئەمری خوا جێبەجێکەن خواتیان پێ دەڵێ ئاسمانە زەویە ئەستێرەکانن دار و درەختە گژوجیایە هەتا دەعبا و دڕندەکانن ئەوەی دەیکەن بە ئەمر و فەرمانی خی گەورە بەو یاسا و ڕێسایە بەڕێوە دەوسن کە خوا بۆی دیاری کردوون چونکە خوا وای لەسەر داناون ئینسان ئەگەر خوا حەزی لێبایە بە تۆبزی بیکا بە ئیماندار خوا دەیتوانێ هەموو کەس بە تۆبزی بکا بە ئیماندار و بەڵام خی گەورە یاسای وانە قاعیدەی وانە خی گەورە هیدایەتی خستوویە دڵ و دڵ هیدایەتیشی تێدایە دڵ خراپەکاریشی تێدایە نەفس وایە خراپەشی تێدایە چاکەشی تێدایە بە ئارەزووی خۆت دەتوانی چاکەکەی زەقکەوە دەتوانی خراپەکەش زەقکەوە ئەوەی کە قەرار دەدا و ئەوەی بڕیار دەدا لە چاکەکاری و لە خراپەکاری ئینسانەکە خۆیەتی خی گەورە ڕێگای چاکی پێداوین ئینا هەدەیناه السەبیلە ئیما شاکرا و ئیما کەفوورا ئێمە دوو ڕێگامان هەردووکیانمان پیشان داون جا ئینسان یان سوپاسگوزار دەبێ و عەبدی خوای دەبێ یان خراپەکار و تاوانبار دەبێ وەلەو شئنا ئەگەر حەزمان لێبە لە ئاتەینا یعنی بە دڵنیاییەوە دەماندایە دەمان بەخشیە كل نفس هەموو کەسێک هوداها ڕێنمونیەکەی ولكن بەڵام خوا کاری واناکە حق القول حق يعني سەپێندرا جێگیر کرا بڕیاری خوا بڕیار منی خوا دەفەرمێت لەلایەن منەوە کە بڕیارەکە چیە
دەفەرمێ لأن جهنم بەدڵنیاییەوە پڕ دەکەم دۆزەخ من الجنة لە جنۆکە کافرەکان والناس ولا ئینسانە کافرەکان ئەجمعین هەمویان بەیەکەوە هەرچی تاوانکارە هەرچی خراپەکارە هەرچی بێ باوەڕی ئینس و جن هەیە هەمووان بەیەکەوە لە ناو جەهەنەمدا کۆ دەکەمەوە تەمان کۆکردنەوە و چوونە ناو جەهەنەمیش پەیوەندی بەچیەوە هەیە بەو هەڵبژاردنەوەیەوە کە خۆت کردوتە ئەو اختیارەی کە خۆت کردوتە ڕێگای خراپت هەڵبژاردووە تاوان و تاوانکاریت هەڵبژاردووە خوای گەورە دەتخاتە ئەو شوێنەی کە شوێنی خراپەکار و تاوانکارەکانە سەیریکەنەوە وەلەو شئنا ئەگەر حەزمان لێبە لە ئاتەینا عنی بە دڵنیاییەوە دەمان بەخشی بە کولە نەفسین بە هەموو کەسێک هوداها ڕێنمونیەکەی خۆی وامان لێ دەکرد کەسەکە هیدادرا و ڕێنمونی کراو بێ وەلاکن بەڵام حەق القەول و حەق عنی جێگیر کرا بڕیاری منی من جێگیر کرا بڕیار لەلایەن منەوە بڕیارەکە چییە؟ ئەوەی کە لە نەخوا دەفەرمێ بە دڵنیاییەوە پڕ دەکەم جەهەنەمە دۆزەخ من الجنة لە جنۆکە و والناس لە خەڵکی هەمووی بەیەکەوە بەڵام کام ئینسانانە و کام جنۆکانە ئەوانەی کە هیدایەتیان بە ئیختیاری خۆیان وەرنەگرتووە ئەوانەی کە بە دوای ڕێگای ڕاست نەکەوتون بەویستی خۆیان ئەگەر بەویستی خۆیان بە دوای خوای پەروەردیگار کەون بڕیاری خوای گەورە خستنە بەهەشتا بەڵام ئەگەر کەسێک خراپەکار بێ بڕیاری خوای گەورە ئەوایە کە خراپەکارەکان لە زیاتی ئەوەی بێنێتەوە دنیا لە ناو جەهەنەمدا بەیەکەوە کۆیان کاتەوە جا خوا دەفەرمێ چی کە بردنیە جەهەنەمە چیان پێ دەڵێ فەذوقوا دەی بیسێژن تامیکەن بیما نەسیتم بەهۆی ئەوەی کە قیامەت و دوا ڕۆژ و حەڵاڵ و حەرام و بەهشت و جەهەنەمتان لەبیر خۆتان برد فەذوقوا دەی بیسێژن بما نسيتم بهوي أويوة كالبير خوتان برد لقاء يومكم هذا قيشتنتان بوروجا واضحة؟ فذوقوا بيتجن أو قرمايا أو آقرا أو دار زقوم ضريعو نا خوار نو خوراك جهنم يعني كلنا جهنم دان بلام هو كاركيتيا هو كاركي أويك بما نسيتم أو اللبير خوتان بردوا لقاء يومكم قيشتنتان بوروجتان كيستاتيدان واز دفرمي إنا نسيناكم إيمش إيوة واز ليدينين لناو دوزخدا بجيتان دهيلين لناو دوزخدا وقت أوي لبير خومان بردبنو إيوة چون إيوة لدنيا دا قيشتنتان بقيامت لبير خوتان بردوا استاش إيوة لناو جهنم دا واز ليدينين طبعا خواهي قورا هيتي لبير ناسي ها وايا ناکرێت تەفسیری ئاەتەکەی کەین بڵین ئێمەش ئێوەمان لەبیر چوو نا بەڵام دەکرێت بڵین ئێمەش ئێوە وەک کەسێک لێ دەکەین کە لەبیر کرابێ دەناخوای گەورە طبعا وما كان ربك نسيا پەروەردیگاری تۆ هیچ شتێکی لەبیر ناچێ بەڵام خوای گەورە دەیان خاتە ناو دۆزەخێ لە ناو دۆزەخێشدا بەجێیان دێڵێ ئاوەڕیان لێ ناداتەوە چۆن کەسێک دەخرێتە سزنێ بە نمونە بەبێ ئەوەی طبعا ناوی لە لای حاکم و لەسەرێ هەبێ چەندان ساڵ طبعا کەس بەلایدا ناچێت و لێی ناپرسنەوە دواتر دەڵێن لەبیرمان چوو مەحکەمەت کەین خوای گەورەش جەهەنەمیەکان کە دەخاتە جەهەنەمێ هەموویانی لەبیرە بەڵام وا حساب دەکا وا دادەنێ کە هەر لەبیری نەبن وەک چۆن کەسێکی لەبیر دەچێت خوای گەورە ئاوە ئینسانەکان لە ناو جەهەنەمدا بەجێ دێڵێت و ئاوریان لێ ناداتەوە پاشان دەفەرمێت وەذوقوا عذاب الخلد بیچێژن سزای هەمیشەیی بەڵام بەهۆی چیەوە بما كنتم تعملون بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە کردوتانن هیچ کەسێک ناچێتە جەهەنەمێ ئیلا بەقەدەر کردەوەکانی خۆی نەبێ و بەهۆی کردەوە و تاوانەکانی خۆی نەبێ خوای گەورە سوڵم لە کەس ناکا و حەزشی لێ نییە و پێشکی خۆش نییە کەس بچێتە جەهەنەمێ فەذوقوا بیچێژن وایە بما نسيتم بهوي أوي كلبير تانشو لبير خوتان برد لقاء يومكم هذا قيشتنتان بوروجتان هذا أوي استاتيدان إنا نسيناكم بيقمان إيمش إيوة لناو دوزخ دا واز لدينين بجيديلين واضحة وذوقوا بستيجن عذاب الخلد سزايكي هميشي طبعا بالنسبة إنسان كافر جهنم هميشية
طبعا نك لجهنم نایانە دەرێ هەتا زەمەنیش بڕوە عەذابەکەیان سەختتر و قورستر دەبێ بەڵام بیما کنتم تعملون بەهۆی کار و کردەوە خراپەکانی خۆتانەوە خوای گەورە ئێوەی خستوونەتە جەهەنەمێ. طبعا ئەگەر خوای گەورە حەزی لە خستنە جەهەنەم بێ خوای گەورە هەر لە ئەوەڵی ڕا ئینسانی دروست دەکرد وای دروست دەکرد هەموو کافر بن پێغەمبەری بۆ دەنەناردن قورئانی بۆ نەدەناردن ڕێنمونی نەدەکردن عەقڵی پێ نەدەدان ژیری پێ نەدەدان ئەوجار ئەو هەموو ئاسانکاریایی نەدەکرد خوای گەورە بۆ چوونە باشتێ. وەرە سەیری حەدیثەکانی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم سەیری ئاەتەکان کە ئەو هەموو ڕێگا ئاسانانە کە خوای گەورە دایناون بۆ چوونە بەهەشت سەدان ڕێگا سەدان تەریقە سەدان کردار هەیە هەموو کەس پێی دەکرێت هەموو کەس دەتوانێت بیکا سەدان قسە و تەسبیحات و ذیکر هەیە هەموو کەس دەتوانێت بیکا خوای گەورە بەس بۆ ئەوەی بیانوویەکی دەستکەوێ بتخاتە بەهەشتێ بەڵام ڕێگای چوونە جەهەنەمێ تەنها کوفر و شیرکە کە کەسەکە لە ناو جەهەنەمدا بهێڵدرێتەوە. فەذوقوا بیچێژن ئەو سزایە بما نەسیتم بەهۆی ئەوەی کە لەبیر خۆتان برد لقاء گەیشتنتان یومیکم بەو ڕۆژەتان هادا کە ئێستا تێدان واضحە ئینا نەسیناکم بێگومان ئێمەش ئێوە لە ناو دۆزەخدا بەجێ دێڵین لە ناو دۆزەخدا پشتگوێتان دەخەین ئاوا تەفسیر بکرێ باشە وەذوقوا بشی چێژن عذاب الخلد سزایەک کە هەمیشەیە چاوەڕێی مردن و هاتنە دەر و سوکردنی مەکەن بەڵام بیما کنتم بەهۆی ئەوەیە کە ئێوە تعملون کردوتانە و ئەنجامتان داوە. ئەجا خوا دەفەرمی ئینەما یؤمن بئایاتنا بێگومان تەنها ئەوانە ئیمان دێنن بە نیشانەکانی ئێمە ئینەما یعنی بێگومان تەنها و تەنها یؤمن باوەڕ دێنن بە تەواوی بئایاتنا بە بەڵگەکانی ئێمە کێ الذين إذا ذكروا ئەوانەی کاتێک ئامۆژگاری دەکرێن سیفەتیان وایە خەڕوا سوجەدەن یەکسەر دەکەونە سەر زەوی و سوزدە دەبن سوزدە بردن مەرج نییە کاتێک کە ئامۆژگاری هەر کەسێکت کرد یەکسەر سەری لە عەرزەدانێ یعنی ئەگەر کەسێکت نسحەت کرد ئاەتێکت بۆ خوێندەوە یەکسەر بەبێ مناقەشە ئامادە بوو ئاەتەکەی جێبەجێکە حەدیثی پێغمبەرت بۆ خوێندەوە صلی الله عليه وسلم خۆی لانەدا ئامادە بوو حەدیثەکەی پێغمبەرت جێبەجێکە ئەوە یعنی ملکەج بوون ئەوە سیفەتی یەکەمی ئیمانداری ڕاستەقینەیە. ئینەما یؤمن جا ئەو ئینەما ئەداتی حەسرە ئەگەر کەسێک ئەو سیفەتەی تێدا نەبێ نابێ بەتەمای ئەوەش بێ بە ئیماندار حساب بکرێت یا بە ئیماندار لای خوای پەروەردگار بژمێردرێت. ئینەما بێگومان تەنها و تەنها یؤمن بئایاتنا ئیمانیان هەیە بە نیشانەکانی ئێمە بە باوەڕدار حساب دەکرێن بە نیشانەکانی ئێمە ئەوەی ئەو سیفەتانەیان تێدایە. یەکەم الذين إذا ذكروا بها خروا سجدا ئەوانەی کاتێک ئامۆژگاری دەکرێن بە نیشانەکانی خوای پەروەردگار خەڕوو یعنی دەکەونە خوارێ دەکەونە سەر زەوی و یەکسەر سوجە دەکڕنۆژ دەبن یعنی بەبێ مناقەشە ملکەسی ئەمری خوای پەروەردگار دەبن ئەوە یەک. دووهەمیان وەسەبەحوا بحەمد ربهم و بە پاکی ڕادەگرن و ستایشی پەروەردگاریشیان دەکەن وەسەبەحوا بە پاکی ڕادەگرن وەستایشیشی دەکەن چێ پەروەردگاری خۆیان جا تەسبیحاتی دەکەن یعنی هەم سوبحان اللهی دەڵێن بەڵام گرنگتر لە گوتنەکەی قەناعەتە ها لە دڵەوە قەناعەتت وایە کە خوای تۆ خالقی تۆ هیچ عیب و ناتەواوی و نەقسێکی تێدا نییە چونکە دەڵێی سوبحان الله یعنی چی یعنی هەرچی نەقس هەیە هەرچی کەم و کوری هەیە لە خوای مندا بوونی نییە ئەو جار ستایشیشی دەکەی هەرچی هەشتا بەی خوای دەزانی ئەوە سیفەتی دووهەم. سیفەتی سێهەمیان وەهم لا یستەکبرون خۆشیان بە گەورە ناگرن نە لە بەرامبەر خوادا خۆیان بە گەورە دەگرن نە لە بەرامبەر دروستکراوەکانی خوادا تەمان تەکەببور بەرامبەر بەخوا لە دین دەرچوونە کافربوونە حاڵین لێ و بەرامبەر بە مەخلوقات و دروستکراوەکانی خوای گەورەش گوناهی کەبیرەیە ها یەکێکە لە گوناهە گەورەکان کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ناچێتە بەهەشتێ ئەوەی بەقەدەر مسقال زەڕێک کیبری لە دڵدا بێت کە لە حەدیثەکەیدا دواتر شەرحی دەکات کیبر چییە ئەوەی خەڵکی بەسووک تەماشاکەی و هەمیشەش تەوان خۆت پێ لەسەر حەق بێت و ئەگەر ناحەقیش بینەی سەلمێنی ئەوە سیفەتی سێهەمیان وەهم لا یستەکبرون خۆیان بە گەورە نازانن ئەدی چ دەکەن ئینسانی ئیماندار خۆی بە متەواضع و بە کەمتر دەزانێت لە هەموو خەڵکی
تتجافى صفتي شوارميان عفو باوي بلينوا إنما يؤمن بآياتنا بيقمان تنها أوانا إيمان دين بنشان كان إما الذين إذا ذكروا بها كاتك آموزگاری دەکرێن بە نیشانەکانی خوا خەڕوو دەکەونە سەر زەوی و سوجدە کڕنۆش دەبن کە کڕنۆش ئەو پەڕی عەبدایەتیە ئەو بەڕی بەندایەتیە بۆیە ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم نزیکترین کاتی بەندە لە من ئەو کاتەیە کە لە سوجدەیدایە بۆیە دەفەرمێت فەئەکثەر الدعاء فيه لە سوجدەدا زۆر دوعا بکەن یان حەدیثەکەی دیکە دەفەرمێت کاتێک کە ئینسانی شەیطان دەڵێ ئەگەر ئادەمیزادێک دەگاتە ئاەتی سوزدە دەبا شەیطان دەگریە و پشتی تێدەکا چونکە دەڵێ ئادەمیزاد فەرمانی پێکرا سوزدە بۆ خوای ببا سوزدەی بردووسویە بەهشتێ سەحابەیەک تەنها سوزدەیەکی بۆ خوای گەورە بردووە فریای نوێژێکیش نەکەوتوە بەیەک سوزدەی خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆش بووە یەک سوزدە بۆ ئەوی خوا لێت قبوڵکە بەسێتی بۆ چوونە بەهشتێ ئەگەر بە دڵسۆزی و بە سافیەوە بێ پاشان دەڵێ من فەرمانم پێکرا سوزدە ببەم نەمبرد ئەمن بڕیاری چوونە جەهەنەمم بۆ درا کە سوزدە بردن مەبەستمی ئەو پەڕی ملکەچیە صفەتی دووهەمیان وەسەبەحوو بە پاکی ڕادەگرن ئەوجار بحەمدی ڕەبیهم ستایشی پەروەردگاریشیان دەکەن وهم لا یەستەکبرون خۆشیان بە گەورە ناگرن صفەتێکی دیکەیان چوارەمیان ئەوەی تەتەجافە یعنی دووری دەخەنەوە جنوبهم کەلەکەکانیان عن المضاجع لە جێگاکانیان دووری دەخەنەوە کەلەکەکانیان لە جێگاکانیان لە جێگاکانیان دێنە دەرێ بۆچی بۆ یەدعونە ڕەبەهم تا بپارێنەوە لە پەروەردگاریان دەپارێنەوە لە پەروەردگاریان چۆن دەپارێنەوە لە پەروەردگاریان ئاگاتان لەو حاڵەتەی بێت کاتێک نوێژ دەکەی دوعا دەکەی یان هەر عیبادەتێک دەکەی ئەو دوو هەستت دەبێ هەبێ ها خەوفەن وەتەمەع دەپارێنەوە لە خوا دەپەرستن بەڵام لەگەڵ خوا پەرستەکەیدا دوو هەستیان هەیە یەکەم ترس بۆیە خوا دەپەرستم بۆیە نوێژەکەی دەکەم بۆیە ڕۆژوەکەی دەگرم بۆیە واجبەکەم جێبەجەکە دەکەم تا خوا سزام نەدا لە هەمان کاتیشدا بۆی بشم خاتە بەهەشتێ نەکەر نەمخاتە دۆزەخ خەوف ترس یعنی هەمیشە ترسی عەذاب و خەشم و قینی خوایان هەیە بۆی کە نوێژەکەت کرد و لا ئیلاهە ئیلا اللهەکەت کرد و دووجار هەستایە بۆ شەو نوێژێ تەواو پێدوانە بێ ناوت لە لیستی جەهەنەمیەکان سڕاوەتەوە نابێ ئینسان هێندە بێمنەت و بێترس بێ لە جەهەنەمێ حاڵین چونکە تەمەنت ماوە کاتت ماوە وایە هیچ نادەبێت مەترسی عاقیبەت شەڕیت هەبێت ئەو لەختانەت هەبێت کە لە کۆتا سەرەمەرگیشدا شەیطان واز لێ ناهێنێ حاڵین لێی ئەوجار دەبێت ئومێدیشت هەبێ بەوەی کە خوا لێت خۆش دەبێت بەوەی کە خوا دەتباتە باشتێ تەنها ئاگاتان لێی بێ هەر عیبادەتێک بیکەی وەک دەڵێ تەنها و تەنها بۆ ئەوەت بێ خوا بتباتە باشتێ ترسی جەهەنەمت هەر لە دڵدانە بێ خوا لێت قوڵ ناکە بەعەکسیشەوە عیبادەت دەکای وا هەیە بەڵام یەقینی داناوە لەکن خۆی کە خوا هەر لێی وەرناگرێ خوا هەر دەیسووتێنێ کە ئەوەش هەر خراپە تەبان پێ دوا بێ خوا دوعات قبول ناکە و خوا عیبادەت لێ وەرناگرێ خوا بە گومانی خۆت لەگەڵت دەکات چونکە حەدیثی قودسیە ئەنا عند ظن عبدی به من لەجێی گومانی بەندەکەمم بۆیە کە دەپاڕێەوە و دوعا دەکەی یان بەندایەتی دەکەی خەوفەن وەتەمەعا تەتەجافا جنوبهم جیا دەکەنەوە دووری دەخەنەوە کەلەکەکانیان عن المضاجع لە جێگاکانیان ئەوجار کە کەلەکەیان جیا کردەوە بۆ تیجارەت و بازرگانی نا بۆ کڕین و فرۆشتن نا کە ئێستا زۆرێک لە خەڵکی ئەگەر سەفەری هەبێ ئەگەر ئیشی هەبێ ئەگەر مەوعیدی دایرەیەکی هەبێ وایە ساعت 6 گەیشتۆتە سلێمانی پێش مدیری دایرە و کارمەندەکان لێوە ڕاوەستاوە وایە هەر ئەو کەسانە زۆری هەیە ئەهلی ئیلتیزام و نوێشکەریش هە لە ماڵێ بۆ نوێژی بەیانی هەر هەڵ ناستێ یاگەر هەڵیشتێ زۆر بە تەنبەڵی هەڵدەستێ ئەو جێجیاکردنەوە لە جێگا هاتنە دەر و وەک دەڵێ خۆ لە جیاکردنەوە بۆ ئەوە بێ خوا پەرستی لە ترسی خوا خۆ جیاکەیەوە ئەوە مەسەلە حەزەکەیە و مەسەلە وەک دەڵێ تامەزرۆیەکەیە ئینسان ئەگەر بەقەدەر وەک دەڵێ ئیشێکی دایری یان سەفەرێک ئیهتیمام بە نوێژە بدەیت بەڕاستی مەحاڵە هەڵنەستی یعنی هەڵنەستان و بەخەبەر نەهاتن خۆ ئەگەر بەڕاستی وابێ فێڵ لە خوای ناکرێ کەسێک بەخەبەر نایە فعلا کەسێک خەوی قورسە کەسێک لە خەودا دەمێنێ خوای گەورە مەجالی بۆ ئەوان هێشتۆتەوە بە گوناه لەسەر ئەوان نانووسێ بەزە ئەو کەسانەی کە ئیهمالن وایە ئەم زۆر برادرم هەیە کابرا نزیکی مزگەوتەیە بە نمونە ئەو کاتێک کەسابەت و ئیشی هەبووە زۆر ڕۆژان بە منێ گوتووە لێرە
نوێژی بەیانی لە دوای فڵان مەلا نوێژم کرد و سەوتەکەی ئاوا بوو. بەڵێ لەکوێڵانە ڕۆیشتەکە نازانم. آياتي 15 إنما يؤمن بآياتنا الذين إذا ذكروا بها خروا سجدا وسبحوا بحمد ربهم وهم لا يستكبرون. بێگومان تەنها ئەوانە ئیمانیان هەیە بە نیشانە و ئاەتەکانی ئێمە کە کاتێک ئامۆژگاری دەکرێن بە ئاەتەکانی خوای گەورە خەڕوا سوجدەن دەکەونە سەر زەوی و سوزدە دەبن وسبحوا بحمد ربهم خوای خۆیان بە پاک ڕادەگرن و ستایشی دەکەن وهم لا يستكبرون خۆشیان بە گەورە نازانن نە لە بەرامبەر خوادا نە لە بەرامبەر دروستکراوەکانیشدا. تتجافى صفەتی چوارەمیان تتجافى جنوبهم دووری دەخەنەوە کەلەکەکانیان عن المضاجع لە جێگاکانیان ئەوجار کەلەکەیان لە جێگا جیا کردەوە کەلەکەکانیان لە جێگاکانیان جیا کردەوە و لە جێگا هاتنە دەرێ چ دەکەن؟ يدعون ربهم دەپاڕێنەوە لە پەروەردگاریان خوفا بەترسەوە وطمعا وبأمێدیشەوە ترسی لە ترسی سزا و خەشم و قین و جان عیبادەت دەکەن و بە ئومێدی ئەوەش کە خوای گەورە لێیان ڕازی بێت عیبادەت و خواپەرستی دەکەن. جا ئەو تەتەجافایە وەکو باسم کرد تەفسیر هەیە دەفەرمون مەبەستی کەسێکە کە نوێژی عیشا و بەیانی لە کاتی خۆیدا دەکات کە هەردوو نوێژەکە کاتی خەون وایە نوێژی عیشا بۆ کەسێک کە ماندوو هیلاک بێت سەرەتای خەوە دەبێت تۆبزی لە خۆت کەی و زۆری لە خۆت کەی تا خەوت لێ نەکەوێت و نوێژەکەت نەچێ و نوێژی بەیانیش تەمان خۆشترین کاتە بۆ خەوێ وایە هێندێکی دیکە دەفەرمون مەبەستی ئەو کەسانەیە کە شەوانە هەڵدەستنەوە شەو نوێژ دەکەن بەبێ گومانی تەمان ئەوەی کە محاسەبەی لەسەرە و لێپرسینەوەی لەسەرە نوێژە فەرزەکانن وایە بۆیە تەمان بە دڵنیاییەوە یەکەم جار ئینسان دەبێت نوێژی عیشا و نوێژی بەیانی لە کاتی خۆیدا بکە. ئەجا ئەگەر کەسێک جگە لە نوێژی عیشا و لە نوێژی بەیانیش تەمان شەو نوێژیشی کردن کە زۆرتر ڕواڵەتی حەدیثەکەی بەوەی دەسێ مەبەستی شەو نوێژ بێ چونکە لە حاڵەتی ئاساییدا کاتی نوێژی عیشای کاتی خەو نییە وایە بە سنەتیش بێ بۆ ئینسانی ئیماندار سنەت وایە دوای نوێژی عیشایە بچێ ناو جێگای و بخەوی وایە و بۆ کەسێکی ئیمانداری هیممەت بەرزیش چاکتر وایە و باشتر وایە مەتەنبەڵین دەنا ئەگەر نوێژی بەیانیت کرد و مەلا بانگیدا یا پێش مەلا بانگدانیش چاکتر وایە ئینسان بەخەبەر بێت و نەچێتەوە ناو جێگای. بۆیە ئەو ئاەتە زۆرتر دەگونجێ مەبەستی شەو نوێژ بێت و ئەو کەسە بێت کە شەوانە هەڵدەستێتەوە بۆ عیبادەت و خواپەرستی بەڵام کە هەڵدەستێتەوە دوو هەستی هەیە ترسی جەهەنەم وای لێ دەکات هەستێتەوە خۆشی بەهەشت و نیعمەتەکانی بەهەشت و ڕەزامەندی خوای گەورەش هانی دەدا کە هەردوو هەستەکە بەیەکەوە کۆبوونەوە تەبەن ئەو کاتە عیبادەتەکەت عیبادەتێکی وەرگیراوە و قبوڵ کراوە ومما رزقناهم صفەتی پێنجەمیانەوەی وەلەو ماڵ و سەروەت و سامانەشی کە پێمان داوەن دەبەخشن ومما رزقناهم جا يعني بەشێک لەو ماڵ و سامانەی کە پێمان داوەن دەیبەخشن واضحە ومما رزقناهم ينفقون کە ئەو بەشێک لەو ماڵ و سەروەت و سامانەی پێمان داوەن دەیبەخشن کە خوای گەورە مەدحی ئیمانداران دەکات لێرە پێنج صفەتیان باز دەکات تەنها ئەو کەسانە ئیمانداری ڕاستەقینن ئیمان بە نیشانەکانی ئێمە دێنن گوتمان یەکەمیان ئیدا ذوکروا بها خەڕوا سوجدا کە ئامۆژگاری دەکرێن بە نیشانە و ئاەتەکانی خوای گەورە دەکەونە کڕنۆش و سوزدەبردن مەرزنی هەموو کاتێکی ئینسان سوزدەی ببا وەکو گوتم سوزدەبردن یعنی ملکەجبوون و جێبەجێکردنی فەرمانی خوا وسبحوا بحمد ربهم هەمیشە خوا بە پاک ڕادەگرن و ستایشیشی دەکەن ئەوجار وهم لا يستكبرون لە بەرامبەر خوا و کەسدا خۆیان بە گەورە ناگرن خۆیان بەکەم دەزان و متواضعن تتجافى جنوبهم عن المضاجع هەمیشە لە ترسی خوا و بە ئومێدی ڕەحمەتی خوای گەورە کەلەکەکانیان لە جێگاکانیان جیا دەکەنەوە و لە جێگاکانیان دێنە دەرێ تا يدعون ربهم خوفا وطمعا دەپاڕێنەوە لە خوای خۆیان یان خوای خۆیان دەپەرستن بە ترس و ئومێدەوە ومما رزقناهم بەشێک لەو ماڵەشی هەمووینا بەشێک لەو ماڵەشی کە پێمان داون لە پێناوی خوای گەورەدا دەیبەخشن ئەگەر کەسێک ئەو سێ سیفەتانەی تێدا بوو خواچی بۆ دەکا یا خواچی بۆ کردووە خوا دەفەرمێت فلا تعلم نفس نازانێ هیچ کەسێک ما أخفي لهم ما أخفي چ شتێک
شاردراوەتەوە بۆیان بە شاردراوەی بۆ ئەو کەسانە حازر کراوە شتانێک کە من قڕەتی ئەعیون کە دەبنە هۆی گەشانەوەی چاوەکانیان و بینایی چاوەکانیانی پێ زیاد دەکا جەزاءەن بیما کانوا یعملون ئەوەش پاداشتێکە لە بەرامبەر ئەو کار و کردوانەی کە کردویانە ئەگەر وەصفی بەهەشتێ تەنها بەو ئاەتەی بکرێ بەسیەتی فلا تعلم نفس بەهێزترین ئاەتە لە وەصفی بەهەشتێدا فلا تعلم نفس هیچ کەسێک هەرچی نەفس بێ نازانێ ما أخفي لهم من قرة أعين خوای گەورە چ ناز و نعمەتێکی بە شاراوەیی کە لەکن ئێمە دیار نین بە شاراوەیی حازر کردوون ئامادە کردوون بۆ ئەو جۆرە کەسانە کە نیعمەتەکان بە جۆرێکن من قڕەتی ئەعیون دەبنە هۆی گەشانەوە و وەک دەڵێ ڕووناکبوونەوەی چاوەکانیان کاتێک کە چاویان پێیان دەکەوێت ئەو جار جەزاءەن ئەوەش پاداشتێکە بیما کانوا یعملون لە بەرامبەر ئەو کار و کردوانەی کە کردویانن چۆن ئەو کەسەی لە ناو جەهەنەمێدا دەهێڵدرێتەوە بەجێ دەهێشترێ خوا فەرمووی بیما كنتم تعملون بەهۆی کردەوەکانی خۆتانەوەیە وایە ئەو کەسەشی کە دەچێتە باشتێ ئەو کەسەشی کە لە ناو بەهەشتێدا ناز و نعمەتێکی بۆ ئامادەکراوە کە هیچ کەسێک نازانێت نیعمەتەکە چەندە خۆشە و چەندە جوانە و چەندە پڕ بە قیمەت و گرانبەهایە هۆکارەکەی کردەوەکانی خۆتە بەڵێ خوای گەورە فەڵی لەگەڵ کردووی چاکەی بۆ کردووی بە یەک بەدە یەک بە سەد یەک بە حەوسەد بەڵام بەو یەک بە سەد و بە حەوسەتەش هۆکارەکەی کردارەکانی خۆتن کەواتە ئەوەی کە ئینسان دەباتە جەهەنەمێ کردەوەی خۆتە بەڵام خوای گەورە لە خراپەیدا هیچی بۆ زیاد نەکردووی چەندەت کردبێ ئەوەندەی لەسەر نووسیوی بەڵام بەهەشت هێندە بە قیمەتە تەمەن بە کردەوەکانی خۆمان بەتەنێ دەست ناکەوێت دەبێ خوای گەورە کردەوەکەت کردبێ ئەو جار خوای گەورەش پاداشتەکەی بۆ زیاد کردبی بە فەزلی خۆی ئەو جار دەبێتە هۆکاری چوونە بەهەشتکە حەدیثی صەحیحمان هەیە کە دەفەرمێت پێغمبەر صلی الله عليه وسلم جارێکیان فەرمووی فيه ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر فەرمووی لەناو بەهەشتێدا نیعمەتانێک هەنە کە هیچ چاوێک نەیاندیوە هیچ گوێیەک طبعا بە وەصف نەیبیستوون و بە وەسوەسە و خەتەرەش بەسەر دڵی هیچ کەسێکدا نەهاتوون نیعمەت و خۆشیەکانی بەهەشتێ بە جۆرێکن هیچ چاوێک هەرچی تۆ دەیهێنیە پێش چاوی خۆت نیعمەتی بەهەشتێ جوانیەکانی بەهەشتێ لەوە جوانترن هەرچی بیست بێتت لە جوانی لە باشی ئەوەی بەهەشتێ طبعا چاترە و بیر لە هەرچیەک دەکەیەوە بە هەرچیەک بە خەیاڵی خۆت دادێنی لە جوانی و لە باشی نیعمەتەکانی بەهەشتێ لەوە جوانترن جا دەفەرمێت ئیبن عەباس دوای ئەوەی کە پێغمبەر وای فەرموو ئەو ئاتەشی بۆ خوێنینەوە فەرمی فەلا تعلم نفس هیچ کەسێک نازانێ ما أخفي لهم چ شتێک شاراوەتەوە بۆیان من قڕەتی ئەعیون لەو شتانەی کە دەبنە قڕە ئەعیون یعنی دەبنە هۆی ڕووناکردنەوە و بینایی بەخشینی زۆر بە چاوەکانیان جەزاءەن ئەوەش پاداشتێکە بیما کانوا بەهۆی ئەو کار و کردەوانەیەوە کە لە دنیادا ئێوە یعملون بۆ خۆتان ئەنجامی دەدەن و بۆ خۆتان دەیکەن کە ئەوە طبعا حەدیثی صحیح پێغمبەر صلی الله عليه وسلم ها کە دەفەرمێت من يدخل الجنة ينعم ولا ييأس ئەوەی کە دەچێتە بەهەشتێ دەکەوێتە ناو ناز و نیعمەت و خۆشیەوە ولا يبأس يعني قەت ناخۆشی نابینێتەوە لا تبلى ثيابه ها جلەکانی قەت کۆنیان بەسەردا نایە ولا يفنى شبابه گەنجیەتیەکەت ئەو تەمەنەی کە تێیدا دروست دەکرێت و پێی دەچێ بەهەشتێ هەتا ئەو تەمەنەیە في الجنة ما لا عين رأت لەناو بەهەشتێدا نیعمەتانێکن کە هیچ چاوێک نەیدیون ڕێک تەفسیری ئەو ئاەتەیە ولا أذن سمعت هیچ گوێیەک نەیبیستون ولا خطر على قلب بشر بە خوتخوتە و بە وەسوەسەش بەسەر دڵی هیچ کەسێکدا نەهاتوون وەرە ئەو دوو ئەنجامانە بەراوردکە کەسێک لەناو جەهەنەمێدا خوای گەورە ئیهمالی کردووە و پێی دەڵێ ذوقوا عذاب الخلد بچێژە سزای هەمیشەیی کەسێکیش دەخرێتە دەرگای بەهەشت و پێی دەگوترێ بڕۆ شتانێک ببینە کە قەت نەتدیون شتانێک ببیستە کە قەت نەتبیستون و ئەوەی بیری لێ دەکەوێت خوای گەورە بۆی حازر کردووی و ئەوەی داوایکەی دەستت دەکەوێت ئەو دوو نەتیجانە بەراوردکە وایە بۆیە ئینسانی ئیماندار کاتێک کە لە جێ دێتە دەرێ و عیبادەت دەکا و خواپەرستی دەکا ئەو دوو ئەنجامانەی لەبیرن ترسی جەهەنەمەکە مانەوە لە جەهەنەمەکەیدا وای لێ دەکا لە جێ بێتە دەرێ و تەنبەڵی نەدەکا و ئومێد و وەک دەڵێ حەزیش بۆ ئەو شوێنە خۆشانە
قاڵی پێوە دەنێن کە ماندوو نەبێت و بێتاقەت نەبێ. جاخوا دەفەرمێت ئەفەمەن کانە مؤمنن کەمەن کانە فاسقا، ئایا دەکرێت ئەو کەسەی کە ئیماندارە لەگەڵ ئەو کەسێک کە تاوانبارە لە دوا ڕۆژدا وەکوێک بن؟ دەکرێت لەگەڵ عەدالەتی خوای گەورەدا دەگونجێ؟ ئەفەمەن کانە مؤمنن، ئایا کەسێک ئیماندار بوو بێ بەو سیفەتانە؟ باسمان کردن کەسی ئیماندار کەسێک کە ئیمانداری ڕاستەقینەیە کە ئامۆژگاری کرا یەکسەر فەرمانی خوا جێبەجێ دەکا و هەمیشە تەسبیحات و خوای لەبیرە، خۆ بە گەورە نازانێ، هەمیشە ئامادەیە لە جێگاکەی بێتە دەرێ و ترس و مێری بەخوا هەیە، سەروەت و سامانی خۆی لە پێناوی خوا دەبەخشێ. کەسێکیش هەرچی نەفس و ئارەزوەکانی حەزی لێ بە دوای دەکەوێت دەکرێت وەکوێک بن؟ ئەو لە دنیاشدا وەکوێک نینە، لە قیامەتێ چۆن دەکرێت وەکوێک بن؟ ئەفەمەن کانە مؤمنن، ئایا کەسێک ئیماندار بێت کەمەن کانە فاسقن، وەکو کەسێک وایە کە تاوانکار بێت و تاوانبار بێت. خوا دەفەرمێت لا یەستەون، هەرگیز وەکوێک نە لە دنیادا وەکوێکن نە لە قیامەتیشدا خوای گەورە وەکوێک مامەڵەیان لەگەڵ دەکەن. ئەمە الذين آمنوا وعملوا الصالحات، ئەوانەی کە ئیماندارن و کار و کردەوەی چاکەیان کردووە دووبارە بۆ تەئکیدکردنەوە، فەلەهم جەنات المەئوە، بۆیان هەیە باخانێک کە شوێنی مانەوە و حەوانەوەیانە. ئەوجار نوزولەن پێشوازیان لێ دەکرێت لەو باخانەدا، دیسان تەئکیدی کات دەکاتەوە بیما کانوا یعملون، بەهۆی ئەو کار و کردەوانەی کە کردوتە کە دەڵێن هیچ کەس بە کردەوەی خۆی ناچێتە باشتێ، یعنی کردەوەکانی ئێمە بەتەنێ نرخەکەیان بۆ بەهەشتێ نابێت، بەڵام هۆکاری چوونە بەهەشتەکەی دەرسی کە بوو پێشتر بوو باسمان کرد، هۆکاری چوونە بەهەشتێ وایە، یعنی کردەوەی چاک هۆکاری چوونە بەهەشتن، بەڵام گوتمان نرخی چوونە بەهەشت نین، وایە هۆکاری چوونە بەهەشت کردەوەکانی خۆمانن، بەڵام نرخەکەیان بە فەضلی خوای گەورە و بە چاکەی خوای گەورە دەستمان دەکەوێت. ئەمە الذين آمنوا، ئەو کەسانەی ئیمانیان هێناوە لە دنیادا طبعا، وعملوا الصالحات، کار و کردەوەی چاکەشیان کردووە بە پێی توانا، طبعا خوای گەورە تەکلیفی مەحاڵ ناکە، وانە چونکە کەس نییە طبعا هەرچی چاکە هەیە هەر هەمووی پێ بکرێ، وایە فەلەهم جەنات مەئوە، بۆیان هەیە چەندان باخ کە شوێنی مانەوەیە. ئەوجا نوزولەن لەو باخانەدا پێشوازی دەکرێن بیما کانوا یعملون، بەهۆی ئەو کار و کردەوانەی کە کردویانە. وأما الذين فسقوا، بەڵام ئەو کەسانێک کە تاوانبار بوون کە خراپەکار بوون، ئەو فەمەئواهم النار، شوێنەکان ئاگرە، وایە بەهەشت و ئاگر دەکرێت بخرێنە یەک تەرازوی؟ نا، فەمەئواهم النار، جێگایەکان ئاگرە. كلما أرادوا أن يخرجوا، هەر کاتێکیش ئەرادوا نیازی ئەوە بکەن مەبەستیان ئەوە بێ بێنە دەرێ منها لە ئاگرەکەی، ئوعیدوا فيها، ئوعیدوا هەڵدەدرێنەوە ناو ئاگر، کە هێندێک جار کە دوعا دەکەن و دەپاڕێنەوە دەرگاکانی جەهەنەمیاندا بەڕوودا دەکرێتەوە، بەڕاکردن دێن پێیان وایە بەڕاستی دەرگایان بۆ کراوەتەوە و مەجالیان دەبێت بێنە دەرێ، بەڵام کە دەگەنە ناو دەرگایەکەی جارێکی دیکە دەرگاکەیان لەسەر دادەخرێتەوە، یان هێندێک کەسی دیکە هەیە سزاکەیان نەوعێکە، دەڵێن بە بەردێکی دیوارێکی لوزدا سەر دەکەون محاولە دەکەن، دەڕۆن تا دەگەنە ئاخری، بەڵام لێ دیسان جارێکی دیکە خوای گەورە دەیانهێنێتەوە خوار بۆ زیاتر تەعزیبدان و زۆرتر سزادانیان. بۆیە خوا دەفەرمێت وأما الذين فسقوا، بەڵام ئەوانەی کە تاوانبار بوون و خراپەکار بوون، فمأواهم النار، شوێنەکەیان ئاگرە. كلما أرادوا أن يخرجوا منها، هەر کاتێک ویستیان بێنە دەرێ لەو ئاگرە، ئوعیدوا فيها، دەجێڕدرێنەوە دەگەڕێندرێنەوە بۆ ناو ئاگر، وقیل لهم، پێیان دەگوترێ ذوقوا عذاب النار، بچێژن سزای ئاگر. کام ئاگرە؟ الذي كنتم به، ئەو ئاگرەی کە ئێوە پێی تکەذبون، بێ باوەڕ بوون و بە درۆتان دەزانی. جا فوضەیل کە یەکێک لە زاناکان دەفەرمێت والله إن الأيادي لموثوقة، دەفەرمێت سوێن بەخوا لە ڕۆژی قیامەتێک ئینسانە کافرەکان دەستیان کۆت و زنجیر کراون، دەستیان زنجیری لێ هاڵێنراوە، وأن الأرجل لمقيدة، قاچشیان کۆتی تێکراوە، وأن اللهب ليرفعهم، ئەو بڵێسانەی کە لەناو ئاگریشدانە کەسەکەی هەڵ بەرز دەکەنەوە، بەڵام والمەلائکەة تقمحه، مەلائکەتەکانی جارێکی دیکە پاڵیان پێوە دەنێنەوە، ولا خروج لهم من نار جهنم، کەسی کافر هەرگیز لە ئاگر نایەتە دەرێ، خوا پەناماندا. وأما الذين فسقوا، ئەوانەی تاوانبار بوون،
فمأواهم النار شوێنەکەیان ئاگرە كلما أرادوا أن يخرجوا منها هەر کاتێک ویستیان یا بیانەوێ بێنە دەرێ لەو ئاگرە أعيدوا فيها دەگەڕێندرێنەوە ناو ئاگر وقيل لهم پێشیان دەگوترێ ذوقوا عذاب النار بسێژن سزای ئاگر الذي كنتم أو آگرەی کە ئێوە لە دنیادا به تكذبون پێی بێباوەڕ بوون خی گەورە هەموو لایەکمان پارێزراوکە صلى الله على سيدنا محمد وعلى آله